کتێبی نەوەی یەکەمی عەلمانیەتی کورد، نووسینی مەسعود عەبدولخالق، وەرگێڕانی بۆ زمانی کوردی سەرهەنگ عەبدولواحید، پاشکۆ ڕیشەی ئیلحاد لە کوردستاندا، ژماری سپاردنی 856 بەرواری 19/11/2018 زایێنی، خوێندنەوەی ئەیوب فارس. باسی دووەم، ئیسلام و ئیسلامی. ئیسلام بەرنامەیەکە لە بنەڕەتدا لە قورئان و سونەت پەیام پێکهاتووە. بەرنامەی ئیسلامی لەگەڵ ئیسلام جیایە، ئەو لە سەرچاوەکانی تری ئەزموونی بەشەریش سوود وەردەگرێ، بە شێوەیەکی گشتی لە شریعەت و بیر و باوەڕ پێک دێت. بەڵام ئیسلامی لەم ڕۆژگارە ئەو کەسەیە کار دەکات لە پێناو بەدیهێنانی ئەم بەرنامەیە، خەبات دەکات لە ڕووی یاساییەوە لە پێناو ئەوەی دەستورەکەی تەنها لە شریعەتی ئیسلامی پێکات بێت. بە هەموو کەسێک یاخود کۆمەڵێک دەوترێت ئیسلامی یاخود ئیسلامی سیاسی کە لەم پێناوە کار دەکات بە گوێرەی تێگەشتنی ئیسلامی. زاراوەی ئیسلامی هەڵەیە لەبەرەوەی ئیسلام بە سروشتی خۆی لە سیاست و حکومڕانی و سیستەمی ئابووری پێک دێت هەتا دوایی. ئیسلام بەبێ سیاست و حکومڕانی هەروەک لەم فەرمودەیە هاتووە پایەکانی ئیسلام یەک بە یەک هەڵدەوەشێنەوە. هەر کاتێک یەکێکیان هەڵوەشایەوە خەڵکی دەست بەوەی دواترەوە دەگرن. یەکەمیان هەڵوەشانەوەی حکومڕانیە و کۆتایەکەشی نوێژە. محەممەدی کوڕی عەبدوڵڵا پێغەمبەر بوو، لە هەمان کاتدا سەرۆکی سیاسەتی دەوڵەت بوو لە مەدینە. ئەم دابەشکردنە ڕەت دەکاتەوە لە نێوان ئیسلامی سیاسی و ناسیاسی. ئەگەر ئیسلامی سیاسی تاوانبار بێت بە تێکەڵکردنی ئاین و بە سیاست، ئەوە ئیسلامی ناسیاسی تاوانبارە بە سەرکردنی گەلان و چەقبەستووی و پاڵکەوتن. لەبەر ئەوە پیان وتووە تلیاکی گەلان. ئەمەش واتە ئیسلام لە هەموو دۆخێک تاوانبارە، سیاسی بێت یاخود ناسیاسی. زاراوەی ئیسلامی سیاسی لە کۆتایی سەدەی ڕابردوو دوای بەرەو پێشچوونی ڕابوونی ئیسلامی بڵاو بووە بۆ جیاکردنەوەی ئیسلامە بزافیەکان و مسلمانە ئاساییەکان، وەگەوەی ئیسلامی سیاسی تەنها بۆ دنیا کار دەکات. ئیسلامی ناسیاسی تەنها بۆ دوا ڕۆژە، لەگەڵ ئەوەی لە سیستەمی ئیسلامی هیچ تێگیرانێک لە نێوان دنیا و دوا ڕۆژبوونی نییە. گوایە عەلمانیەت هات بۆ ئەوەی ئەم تێگیرانە چارەسەر بکات. دکتۆر محەممەد محەڕەم دەڵێت خەریک بوون تەنها بە کاروباری دنیا و ژیانکردن، واتە عەلمانی. دواتر وتوویەتی هەموو مسلمانان عەلمانین، خەڵکی بەسروشت عەلمانین. بۆچوونی تر هاوشێوەی بۆچوونی ئەم دەربارەی ئەم بابەتە هەن. ئەم بۆچوونانە لەو گۆشە نیگایانەوە دێن کە هەموو ئاینێک شتێکی دوا ڕۆژیە نەوەک دنیایی. ئەمەش بە هەموو شێوەیەک لە ئیسلام ڕەتکراوەیە، لەبەر ئەوەی خەریک بوون بە دنیا حەڵاڵێکی واجبە، بە مەرجێک ڕەچاوی حەڵاڵ و حەرام و سنوورەکان بکات. یەکێک لە گرنگترین ئەرکەکانی ڕابوونی ئیسلامی ڕاستکردنەوەی ئەم چەمکانەیە. حزبی ئیسلامی یاخود ڕابوونی ئیسلامی لە دوای ڕووخانی خلافەتی ئیسلامی هات لە کوتەدای ساڵی 1970 بۆ 1990 زاینی. عەلمانی نەتەوەی لە 1924 بە هەڵوەشانەوەی یەکجارەکی خلافەت لەلایەن ئەنجومەنی نیشتیمانی گەورەی تورکیاوە بە سەرکردایەتی مستەفا کەمال. لەو ماوەیەدا هزری کۆمکاری ئیسلامی دەرکەوت لەلایەن سوڵتان عەبدولحەمید و کۆمەڵێک زانا، لەوانە شێخ ساعید نورسی، جەمالەدین ئەفغانی، محەممەد ڕەشید ڕەزا، بە دروشمی ئەی مسلمانانی جیهان یەک بگرن. دواتر ژمارەیە کۆمەڵی ئاینی لاواز دروست بوون لە باشووری ئاسیا بۆ باکووری ئەفریقیا، لە ئاسیای ناوەڕاست بۆ ناوەڕاستی ئەفریقیا. دیارترینیان یەکێتی محەممەدی بوو کە سەعیدی نورسی دایمەزراند لە ساڵی 1970 زایێنی. لە عێراقیش حیزبی ئیسلامی دروست بوو، لە پلەی دووەم هات لە ڕووی کاتەوە کە محەممەد فازڵ داغستانی دروستی کرد لە ساڵی 1980 زایێنی کە دژی چالاکی ئیتیحاد و تەراقی بوو. حیزبی نەهزەی ئیسلامیش لە ساڵی 1980 زایێنی دامەزرا کە لە هەمویان زیاتر بڵاو بۆەوە و چالاکیان زیاتر بوون لە کاتی داگیرکردنی عێراق لەلایەن بەریتانیاوە، بەتایبەت لە کاتی ڕووداوەکانی شۆڕشی 20. حیزبی ئیسلامیش کە نزیک بوو لە شێخ محەممەد و دژی بەریتانیا لە سلێمانی بوونی هەبوو. لە زۆرێک لە ویلایەتەکان ڕێخستنی هاوشێوە دەرکەوت تا ئەوەی ئیخوان موسلیمین بە سەرۆکایەتی حەسەن بەننا لە ساڵی 1928 زایێنی پەیدا بوو. پاشان حزبی کۆمەڵی ئیسلامی لە نیمچە کیشوەری هیندی لە ساڵی 1941 زایێنی بە سەرۆکایەتی ئەبوو ئەعلای مەودودی و حزبی تەحریر لە ساڵی 1952 زایێنی لە سەردەستی تەقەیدین نەبەهانی. بەڵام هیزری ئیسلامی سیاسی لای دەسەبژێری ڕۆشنبیران مایەوە بەبێ بوونی ئەزموونی سەرکەوتوو تا ئەوەی شۆڕشی ئێرانی لە ساڵی 1970 زایێنی بە سەرۆکایەتی خومەینی بەرپا بوو
دواتر شۆڕشی ئازادکردنی ئەفغانستان دژی داگیرکەری سۆڤێتی لە سنووری دەسەبژێر و زانکۆکان گواسرایەوە بۆ شەقام، دواتر بۆ گۆڕەپانی تری ژیان کە پێشتر لی دوورخرابووە. ڕەهەندێکی تر بۆ گۆڕانکاریەکانی جیهان زیادی کرد. دواتر لایەنە ئیسلامیەکان جەماوەری زیاتریان پەیدا بوو بە بەراورد لەگەڵ ئەڵمانیەکان. هەروەک ئەمە بەڕوونی لە هەڵبژارنە دیموکراسیەکان لە دوای نەوەدەکانەوە دەرکەوت لە سەدەی 20م لە هەریەکە لە جەزائیر، تاجیکستان، تورکیا، بەحرین، پاکستان و فەڵەستین و عێراق. بەم شێوەی ئیسلامیەکان دەڵێن ڕابوونی ئیسلامی وەڵامی هەموو ئەو دابڕانەی موسڵمان لە ئیسلام کە هێدی لە ئیسلام دوور دەخرانەوە لە سەردەمی مەعاویە تا ڕۆژی 1923 زاینی کۆتایی هات. ئەمەش ئەو ڕۆژەیە کە بە تەواوی لەسەر دەستی ئەتاتورک هەڵۆشەندرایەوە. بزوتنەوەی ئیسلامیەکانیش تەنها بۆ نێوەندگیری لە نێوان خودا و مسلمانان نەهاتوون، بەڵکو بۆ نێوەندگیری لە نێوان ئیسلام و مسلمانان و ئاشکردنەوە و دواتر یاخستنەوەیان هاتن. یاخستن لە نێوان ئەم چەمکە دوو لایەنانە: دەسەڵاتی زەوی و دەسەڵاتی ئاسمان، دنیا و دواڕۆژ، شریعەتی ئاسمان و شریعەتی زەوی، زانایان و دەسەڵاتداران، ئاین و دەوڵەت، سیاست و ئیسلام. بەم شێوەیە گۆڕانکاری گشتگیر لە بەرنامەی ئیسلامی سیاسی دەبێت. تێکگیرانی گشتگیر لەگەڵ ئەڵمانیەت تا ڕادەی دوانەیی لەبەر ئەوەی بوونی ئەڵمانیەت پەیوەستە بە جیاکردنەوەی ئیسلام و مسلمانان. ئەمەش گۆڕەپانی حەقیقی پێکدادانەکەیە لە نێوانیاندا. چەندین هۆکار تا ئێستا یارمەتی دەربوون لە بەرەو پێشچوونی ڕابوونی ئیسلامی و پاشەکشەی ئەڵمانیەت بە تایبەت لە کۆتایی سەدەی 20، بەڵام ئەمە لە دەرەوەی پلانی ئەم توێژینەوەیە. باسی سێم: ئەڵمانیەت لە جیهانی ئیسلامی. لەقی یەکەم: هاتنی ئەڵمانیەت بۆ جیهانی ئیسلامی. ڕێساکانی مەسیحەت لە ئەنجیل شەریعەت لە خۆ ناگرێ. لە پەرتووکی پیرۆز بەشی خستنە و لە پەرتووکی پیرۆز بەشی خشتە و ڕوونکردنەوە بۆ خۆی دانیان ناوە بەمە. لەبارەی ئەم مانەوەیە لە ئینجیل هاتووە. لەبارەی ئەم مانایەوە لە ئینجیل هاتووە. گرنگترین کارەکان و وتەکانی مەسیحی تێدان، واتە پێک دێت لە کار و وتەکانی مەسیح نەوەک شریعەتی خوددا. ئەمەش تەنها لە 4 ئینجیلەکە مارقەس، یوحەنا، لۆقا، پۆڵس کورد نەبووتەوە، بەڵکو ئینجیلی بەرناباش هەمان شتە. لەبەر ئەوە ئینجیل بۆشایەکی گرنگی بەجێهێشتووە بۆ هەر یەکێک کە بیەوێ پڕی بکاتەوە. پیاوانی ئاینی بە کۆشتەکانی خۆیان پڕیان کردوتەوە و بە گوێرەی بەرژەوەندی خۆیان. ئەو شریعەتەی کە لە کۆشتی ئەوان سەرچاوەی گرتووە لە خودی خۆیاندا زیادە و بیدعایەکە لە مەسیحێت. لە ڕاستیدا ئەوەی لە ئەوروپا ڕوویدا شۆڕش نەبوو بەسەر مەسیحەتدا بە تەواوی، بەڵکو شۆڕش بوو بەسەر ئەم زیادەیە. پاش شۆڕش بەسەر کەنیسە و ڕووداوەکانی گۆڕانکاری لە مەسیحەت و وازهێنان لە ململانیە و گەڕانەوە بۆ یەکێتی و کار لێکردن لە نێوان ئەڵمانیەت و مەسیحەت و کولتور، هەر یەکێک لە شوێنی خۆی. ئەمەش بۆ هۆی بنیاتنانێکی نوێ و پێشکەوتوو. بەم شێوەیەش ئەڵمانیەت بە زەحمەت چووە ناو کۆمەڵگەی ئەوروپی، بەڵام زۆر بە ئاسانی جێگەی خۆی گرت. بۆیە ئەڵمانیەت بە ئاسانی لە ڕۆژ ئاوا سەری هەڵدا، اینجا پەڕیەوە بۆ جیهانی ئیسلامی، بەڵام نەک بە ئاسانی، بەڵکو پێویستی بە جەنگ و ئاگر و ئاسن و ڕوخانی ئیمپراتۆریەتێک و جەنگێکی جیهانی بووە. اینجا نۆرەی ئەڵمانیەت لە جیهان دێت وەک سیستەمێکی نوێی ژیان لە کۆمەڵگەی ئیسلامی، چونکە قورئانێکی زیندوو بوونی هەیە و خوای گەورە فەرموویەتی: ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافظون. واتە بەڕاستی هەر ئێمە قورئانمان دابەزاندووە و بێگومان هەر ئێمەش پارێزگاری دەکەین. نایڵین دەستی خیانەتکار بە هیچ جۆرێک دەستێکی تێبخات و هەموو هەوڵێک بۆ دەستکاری نەزۆکە. بیر و باوەڕ و شەریعەت تێیدا کڕۆکی ئاینن بەبێ جیاکردنەوەیان. لەگەڵ ئەوەی زۆرێک لە لایەنەکانی فقهی ئیسلامی پێویستی بە وردبینی زانستیە، بەڵام لە کۆتاییدا هیچ بۆشایەکی بەجێ نەهێشتووە لە دوو توێی خۆیدا تاوەکو ئەڵمانیەت بێت پڕی بکاتەوە. لەبەر ئەوە چوونی ئەڵمانیەت بۆ ناو جیهانی ئیسلامی بە شێوەیەکی سروشتی زەحمەتە لە ژێر سایەی بوونی یاسا و حکمی قورئان. لەوانەیە پرۆسەی بە ئەڵمانیکردن پێویستی بە هێزێکی دەرەکی بێت بۆ سەپاندنی جێلەقکردنی قورئان لە دڵی مسلمانان. لەبەر ئەوە زۆرێک لە توێژەران بۆ ئەوە چوون کە پەیوەندی لە نێوان ئەڵمانیەت و پرۆژە داگیرکەرەکان و سەهیۆنیەت هەیە. بەڵگەش لەسەر ئەوە وتەی سەرکردەکانی ڕۆژئاوایە دەربارەی ئیسلام و قورئان و کەعبە و قودس. دوو دڵ نین لەوەی کە دەڵێن ئیسلام بۆ داگیرکردنی جیهانی ئیسلامی. ئەمە سەرکردەی هەڵمەتی پورتوگالی دژی مسلمانان ساڵی 1515 زاینی کە دروشمی دەرکردنی مسلمانان و کوژانەوەی ئاگری محەممەدی تا کۆتایی. بەم شێوەیەش وتەی جەنەڕاڵ بە پێغەمبەر کاتێک چوونە ناو قودس لە ساڵی 1980 زاینی. ئێستا جەنگی خاش هەڵگرەکان کۆتایی هاتووە. گڵاتسۆن سەرۆک وەزیرانی بەریتانیا لە ناو وەزیرەکانی قورئانی بەدەستەکەی هەڵگرت و وتی:
مادام ئەم قورئانە لەبەردەستی موسڵمانانەوە دەیخوێنن و گرنگی پێدەدەن، ئێمە ناتوانین هیچ بکەین. پێویستە کار بکەین بۆ نەهێشتنی و هەڵکێشانی قورئان لە دڵ و عەقڵی موسڵمانان. لە چەند لایەکی جەنگی جیهانی یەکەم درک بە گرنگی قورئان کرا وەک ئامرازێک بۆ تێکۆشان لە کۆڕەپانی جەنگ لەبەر ئەوە ئامادەکاری تەواو کرا دژی. بەم شێوەیە ئەلمانیکردن لە جیهانی ئیسلامی پێویستی بە نەخشە و پلانی ئاڵۆز و درێژ و مەودا هەیە. زۆر جار پێویستی بە هەڵمەتی سەربازی داگیرکاری هەیە و جەنگی هزری و شارستانی و ڕۆشنبیری، زۆر جاری تریش تەبشیری. لەبەرەوە هۆکار و ئامراز و پاساوەکانی ئەلمانیەت لە ڕۆژئاوا تەواو جیاوازە لەو دۆخی کە لە جیهانی ئیسلامی هەیەتی. ئەلمانیەت لە سەرەتای سەدەی 20 لەگەڵ هەڵمەتە سەربازەکان هاتنە ناو جیهانی ئیسلامی لە سایە ئەو دۆخە خراپەی جیهانی ئیسلامی لە ڕوو سیاسی و کۆمەڵایەتی و شارستانی و سەربازیەوە تێیکەوت بەم شێوەی خوارەوە. یەکەم ڕوخانی خلافەتی ئیسلامی و سەرکەوتنی هاوپەیمانان لە جەنگی جیهانی یەکەم لە ساڵی 1914 و 1918 زاینی. دووەم داگیرکردنی جیهانی ئیسلامی و دابەشکردنی لەلایەن ئەو دەوڵەتانەی کە مەشغەڵی ئەلمانیەتیان بەرز کردبووە. سێەم لە ناوخۆ ئومەتی ئیسلامی بە دەستدابەشبوونی نەتەوەی و مەزهەبی و ڕاگەزپەرستیەوە دەیان ناڵاند. ئەمەش بووە هۆی بەشبەشکردنی خانەی ئیسلامی نیشتیمانی ئیسلامی بۆ چەندین دەوڵەتوەکە و نیشتیمانی جیاواز. چوارەم باڵادەستی شارستانی ڕۆژئاوایی بەسەر شارستانی ئیسلامی بە شێوەیەکی بەرچاو. بەپێی ڕساکەی ئیبن خەلدون ژێردەستە هەموو کات شوێنکەوتەی سەردەستەیە. لەو دۆخۆشدا کە ناسروشتیە، دۆخی باڵادەستی ڕۆژئاوایە بەسەر جیهانی ئیسلامی لە ڕووی سەربازی و سیاسی و ڕۆشنبیری و زانستی کە ئەلمانیەت تێدا پێشەنگە. پێشتر کە ئیسلام سەردەست و باڵادەست بوو، نمونەیەک بوو بۆ پێشکەوتن و شارستانی و پێشەنگی سەردەمی خۆی. لەم بارەیەوە شبلی ئیسمی دەڵێت یەکەم شەپۆلی ڕۆشنگیری کە ئەوروپای ڕووناکردەوە پەرتوکەکانی ئیبن ڕوشد بوون، لەبەر ئەوە کەنیسە خوێندنەوەی پەرتوکەکانی ئیبن ڕوشدی حرام کرد. بەپێی هەندێک توێژینەوە لە ئیتاڵیاش کاریگەرەکانی بیری ڕوشدی بووە کە بە ڕوشدی لاتینی مەبەستی ئیبن ڕوشدە ناوی دەبرا. دەژوترێ پادوا مەڵبەندی سەرەکی بڵاوبوونەوەی شارستانێتی ڕوشدی بووە بۆ ئیتالیا و لەوێش بۆ هەموو ئەوروپا. لە بەڵگەنامە مێژوویەکان هاتووە کە پادشای بەریتانیا جۆرج بۆ هیشامی سێمی خەلیفەی ئەندەلوسی نووسیوێتی و داوای لێکردووە یارمەتی قوتابیە بەریتانیەکان بدەن لە خوێندن لە زانکۆکانی ئەندەلوس. ئەستێری ئیسلامی بەردەوام بوو لە پێشکەوتن تا نزیک سەدەی 17 زاینی. ئامرازە سەربازەکانی عوسمانیەکان بەهێزتر بوون. دوای ئەمە دواکەوتنی ڕۆشنبیری و ئاینی و شارستانی باڵی بەسەر جیهانی ئیسلامی داکێشا. لەو کاتی ئەوروپا بە قۆناغەکانی پێشکەوتن گوزەری دەکرد لە سەردەمی تاریکی سەدەکانی ناوڕاست بۆ سەردەمی ڕابوون و سەردەمی ڕۆشنگەری، دواتر سەردەمی نوێی ئەلمانی بە پێچەوانی جیهانی ئیسلامی کە دەستی بە پاشەکشە و دابەزین کرد. دووبارە کولتور و ڕۆشنبیری و ڕۆژئاوایی و ڕۆژهەڵاتی کۆن و نوێی لە هەموو لایەک دەوری عەقڵی موسڵمانانیاندا وەک پێشەکیەک بۆ بڵاوبوونەوەی ئەلمانیەت. وێزگە مێژوویەکانی ئەلمانیکردنی جیهانی ئیسلامی لە ڕووی مێژووی یەکەم هەڵمەتی داگیرکاری کە جەنگی هزری و ڕۆشنبیری لەگەڵ بوو هەڵمەتی ئەسکەندەری مەقدۆنی بوو بۆ سەر ڕۆژهەڵات لە سەدەی 34 پێشزاین کە دەستەی زانایانی لەگەڵ بوو. دوای ئەوە بزوتنەوەی هێڵنستی لێبەرهەم هات کە بنەماکانی فەرق و تەسەدود بە پراگماتیک و سیکۆلاریزمی بەڕوونی لێبەدی دەکرێت، بە تایبەتی لە نامەوەڵامی ئەرستۆ بۆ ئەسکەندەر. بەو شێوەیە یەکەم بنەمای ئایدۆلۆژیای داگیرکاری لێرە دێت. هەر لەو هەڵمەتی ئەسکەندەر لە پێناو لاوازکردنی بەرگری میلەتان بۆ داگیرکارێکی ئەوە دوو قوتابی فیساگۆرسی هێنابوو لەگەڵ خۆی. لە مەلول وەلنەحل هاتووە فیساگۆرس دوو قوتابی هەبوون. یەکێک ناوی مولتەسکس بوو، بامرزنووس دەناسرا، چوە ناو فارسەکان لە نێو خەڵکیدا بانگەوازی بۆ حکمەتی فیساگۆرس دەکرد. حکمەتی ئەوی بۆ ئاینی مەجووسەتی گەلەکە زیاد کرد. ئەوی تریان ناوی فرانۆس بوو، چوە ناو هیند لە نێو خەڵکی بانگەوازی بۆ حکمەتی فیساگۆرس دەکرد. حکمەتەکەی بۆ ئاینی بەرهەمی ئەو گەلە زیاد کرد. مەجووسیەت لایەنە جەستەیەکان وەردەگرت، بەڵام هیندیەکان لایەنە ڕۆحەکی ئەویان وەردەگرت. ئەم بزوتنەوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ زەریای هێندی کاریگەری خۆی بەجێهێشت. لە دەرەنجامی ئەوەش دەبینین زۆربەی ئاین و بیر و باوەڕە کۆنەکان جۆرێک لە جاکردنەوەی نێوان دەسەڵاتی ئاسمانی زەوی تێدایە، وەک ڕنگدانەوەیەک بۆ فەلسەفەی یۆنانی. ئەم جاکردنەوەیە دووبارە گەڕایەوە و هاتە نێو جیهانی ئیسلامی پاش خلافەتی سەرڕاستەکان لەگەڵ ئەزمون و هزر و نەریتە نائیسلامیەکانی تر. هەندێکیان ئەرێنین و بە ئەزمونە مرۆیەکان زانستیەکان هەژمار دەکرێن، هەندێکی تریان نەرێنین و زیاد کراون بۆ بەرنامەکە. بەڵام لە کۆتاییدا دەرگاکان بۆ هاوردەکردنی ئەمە ئەزمونانە کرانەوە لەسەر حسابی بەرنامە و پەیامی ئیسلامی
لێرەدا هەندێکیان دەهێنینەوە. یەکەم لادانی لەسەر دەستی مەعاویە دەستی پێکرد کاتێک خەلافەتی داگیر کرد و گۆڕی بۆ پشتاوپشتی. بۆ یەکەم جار لە سەردەمی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان 65 بۆ 86 کۆچی بۆ تۆماری باج و خەراج زەوی ناوەکان لە هەموو وڵات بە عەرەبی تۆمارکران. هەر لە سەردەمی ئەو لە 75 کۆچی بەرامبەر 696 زاینی زمانی عەرەبی کرایە تاکە زمانی فەرمی نەکەر لە دەوڵەت بەڵکو بۆ تەواوی میلەتی موسڵمان. لە دوای ئەزموونی خەلافەتی ڕاشیدەین لادانێکی مەترسیدا لە ڕێڕێوی ئاینی ڕاستەقینە بەرەو دەمارگیری خێڵەکی و ڕەگەزی نەفامی بەدی دەکرێت. ئەوەی لە ئەمەویەکان نەبووایە بە موالی ناودەبرا یاخود علوج. ئەو تێڕوانینە زۆر بەڕوونی لە پەنتایەکی فراوانی فقهی ئیسلامی ڕەنگی داوەتەوە. لە فقهی ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد و ئیمامی مالیک و میراتگیرانی و زۆر بەزەختر لە فتوەکانی ئیبن تەیمیە و عەرەب بەسەر عەجەم و کورد فازڵ کراوە. هەرچەندە دەقی ئاشکرا در بە فەزڵ هەیە. گەیشتە ڕادەیەک خەلیفەی ئەمەوی باوەڕی بە خودا نەبوو. وەلید بن یەزید 88 بۆ 126 هیجری. ئەو خەلیفەیە ئیبن قوتەیبە و زۆربەی شارەزایان بەبێ باوەڕی وەسفی دەکەن. شعری هەیە گاڵتەجاری بەخوا و قورئان دەکا. کاتێ لە قورئان بینوێتی باسی سزا و پاداش دەکا دەڵێ تذكروني الحساب ولست أدري أحمقا تقول من حسابي فقولي لله يمنعني طعامي وقول لله يمنعني شرابي. باگری فقه و زانان ئەوەندە لاواز بوو بەرامبەر بەدەسەڵات کە دەڵێن نابێت لە دەسەڵات یاخی بێت تا کوفرێکی باواحی لێ دەبینی. ئەو خەلیفەیە هەر باوەڕی نەبووە کەچی لە فەرمانی ئەو خەلیفەیە یاخی نەبوون، بەڵام ئامادە بوون زانایەکی فکری و فەلسەفی لەسەر کوفر بستوتێنن. لە سەردەمی ئەمەوی عەباسی هەردوو زاراوەی ئەهلی قەڵەم و زانایان و ئەهلی سەیف دەسەڵاتداران لێک جابووە. ئیتر پرسی تەسەوف و تەرکی دنیا ئەو ڕیشانەی هات. بەرەبەرە ئاینی ڕاستەقینە لە دەسەڵات و سیاسەت دوورخرایەوە. لە جیاتی فقهێتی خزمەت بە دەسەڵات هێشترایەوە. ئەهلی ئەقڵ و قەڵەم بەرەبەرە پەراوێز خران. بۆ هۆی زیادبوونی کاریگەری فەلسەفەی یۆنانی لە سنووری خۆی زیاتر کاری لە هەندێک زانای ئیسلامی کرد. لەوانە دروشمی ئیخوان و سەفا و کە بریتی بوو لە فەلسەفەی یۆنانی و شریعەتی ئیسلامی یەکتر تاوا دەکەن. لە سەردەمی عەباسیەکان نەرێتی نائیسلامی هاتە کۆمەڵگە، هەروەک فەلسەفەی ئیغریقی باڵی بەسەر ژیانی هزری کێشە. یەکەم ئەزموونی وەزاری لە سەردەمی عەباسیەکان لە ماوەی 132 بۆ 230 کۆچی کە فارسەکان وەرگیرە هاتە نێو حکومڕانی ئیسلامیەوە. سەنتەرەکاری خلافەت زۆر بوون. بۆ نمونە لە یەک کاتدا 3 خلافەت بە ناوی ئیسلام هەبوون: عەباسیەکان لە عێراق، ئەمەویەکان لە ئەندەلوس، فاتیمیەکان لە ئەفریقیا و سەقیلە و باکووری ئیتاڵیا و دواتر میسر و بەشێکی گەورەی شام. هاڕونە ڕەشید دەستی کرد بە هاوکاریکردن لەگەڵ موڕابیتە مەسیحەکان لە ئەندەلوس دژی خلافەتی ئیسلامی لە بەشی ئەندەلوس. گفتوگۆیەکی مێژووی هەیە دەربارەی پەیوەندی گوماناوی لە نێوان هاڕونە ڕەشید لەگەڵ شارلەمان ڕاستەوخۆ یاخود لە ڕێگەی بازرگانی نهێنی بە ڕۆژ ئاواییکردن لە سەردەمی عوسمانەکان. بەشێک پێیان وایە نەک بە ڕۆژ ئاواییکردن بەڵکو خودی ئەڵمانیا دە جیهانی ئیسلامی بۆ سەردەمی سوڵتان سەلیم دەگەڕێتەوە. سلێمان قانونی قانوننامەی بڵاو کردەوە، سوودی لە یاساکانی جیهانی نائیسلامی وەرگرت. دوایش هاوسەرگیری لەگەڵ ڕۆسیلا کرد کە خانمێکی یەهودی زۆر ژیر بوو. لەوەوە هەندێک پێیان وایە ڕیشەی ئەڵمانی لە جیهانی ئیسلامی بۆ ئەو خانمە دەگەڕێتەوە. ئیتر لە دوای ئەوە وێستگەکان دەست پێ دەکات بەو شێوەی خوارەوە. یەکەم لە سەردەمی سوڵتان مەحموودی دووەم ئینکشکاریەکانی لەناو برد بۆ یەکەم جاریش لە ساڵی 1828 زاینی بەرگی سوپای خلافەت بووە ئەوروپیانە. دووەم سوڵتان عەبدولمەجید لە ساڵی 1839 زاینی بۆ دەستورێکی تێکەڵ لە نێوان شریعەتی ئیسلامی و بنەماکانی شۆڕشی فەڕەنسی دەستی هەڵگرت. لەو کاتەوە بۆ یەکەم جار ڕاستەوخۆ هاوبەشێک لە یاسا بۆ شریعەت هاتە ئاراوە، سەرچاوی بە تاقی تەنها شریعەتی ئیسلام نەبێ. سێم هەر لە ساڵی 1830 زاینی کۆمەڵە خوێندکار چوونە ئەوروپا بۆ وەرگێڕانی پەرتووکەکانی ڤۆڵتێر و ڕۆسە و مۆنتیسکۆ و گەڕانەوە، وەک هەوڵێک بۆ ئەوەی هزری ئەوروپی بڵاو بکەنەوە کە لە سەدەی هەژدەم دژی ئاینی مەسیحی شۆڕشی کرد. چوارەم ساڵی 1856 زاینی عوسمانەکان چوونە نێو خێزانی ئەوروپی کە پاش ئاشتەوایی ویستیفالیا ساڵی 1648 زاینی هاتە ئاراوە لەسەر بناقی ئەڵمانیەت. پێنجەم لە میسر کە ویلایەتێکی عوسمانی بوو. محەممەد عەلی والی میسر کە لە ساڵی 1805 زاینی دەسەڵاتی گرتە دەستی کرد بە دروستکردنی سوپا لەسەر سیستەمی فەڕەنسی. هەر لەم ساڵەدا چاکسەرزەکانی محەممەد عەلی بەڕێگ و ڕشی ئەڵمانیەت دادەنرێت، هەروەک پشتی بەست بە هەناردنی دوارچوانی ئەزهەر لە پێناو پسپۆری وەرگرتن لە ئەوروپا. شەشەم لە تونس ئەحمەد پاشا بای یەکەم سوپایەکی ڕێکخراوی دروست کرد و
قوتابخانەی زانستە سەربازەکانی کردەوە و کە ئەفسەر و مامۆستای فەڕەنسی و ئیتالیا و ئینگلیزەکانی تێدا بوون. حوتەم لە ئێران کە لە چوارچێوەی دەوڵەتی عوسمانی نەبوو بەڵام بەشێکە لە جیهانی ئیسلامی. لە ساڵی 1852 زاینی کۆلێژی زانست و هونەرە سەربازەکانی لەسەر بناغی ڕۆژئاوایی کردەوە. هەشتام لە لوبنان هەر لە ساڵی 1860 زاینی بزوتنەوەی بە ڕۆژئاواییکردن لە ڕێگەی نێدراوەکان دەستی پێکرد. لەوێوە بۆ میسر لە سایە حکمی خودێوی ئیسماعیل کە ئاماجی ئەوە بوو میسر بکاتە بەشێک لە ئەوروپا. لە ساڵی 1760 زاینی خدێوی سەردانی پاریسی کرد کە هاوکات بوو لەگەڵ سەردانی سوڵتان عەبدولعەزیز. ئەو کاتی بەپیل داخوازی ئیمپراتۆر و ناپلیۆنی سێم چوو بۆ ئامادەبوون لە پێشەنگای کشتی فەڕەنسی. هەردووکیان بەرەو تەوژمی شارستانێتی ڕۆژئاوایی چوون. نۆیەم نەسڕانیەکان شام یەکەم کەس بوون پەیوەندیان بە نێردرا و تەبشیرەکان کرد. کولتور و ڕۆشنبیری فەڕەنسی ئینگلیزیان وەرگرت، هەروەکانی عەلمانەتی ئازادی خوازیان دەدا. ئەمەش لەبەر ئەوەی بەرامبەر دەوڵەتی عوسمانی خۆشەویست و دڵسۆزیان نەبوو. ئەوان لێ دەرکەوت کە بەڵگەر بوو لەسەر سەرسامبوون بە ڕۆژئاوا و بانگەشەکردن بۆ شوێنکەوتنی. ئەمەش لەو ڕۆژنامە و گۆڤانانە دەرکەوت کە دەیان مەرزراند و کاریان تێدا کرد. لەوانە ناسیب یازجی 1800 بۆ 1871، بەتڕس بەستانی 1819 بۆ 1883. ئەوانە یەکەم مەسیحی بوون بانگەشەی بۆ عەرەبچێتی و نەتەوایەتی دەکرد کە دروشمی بیریتی بوو لە خۆشەویستی نیشتمان لە باوەڕدایە. بەشدار بوو لە وەرگێڕانی بڕۆستانتی بۆ تەورات لەگەڵ ئەمریکەکان سمیس و کاندیک لە ڕووی سەربازیەوە. لێرە زیاتر گوزارشتە لە شکستە سەربازەکان بەرامبەر ڕۆژهەڵات، سەرەتا لە ئەندەلوس، دواتر ئەفریقیا تا دەگاتە هیند. بەڵام ئەوەی کاریگەریەکی گەورەی هەبوو لە لەدەستدانی پلەبەندی و ویلایەتە عوسمانیەکان لە سەدەی 18ەمەوە بە گوێرەی زنجیرەیەکی کاتی بەم شێوەی خوارەوە. مەجار 1874 زاینی، میسر 1808 زاینی، سەربیا 1870 زاینی، ڕۆمانیا 1878 زاینی، یۆنان 1882 زاینی، بولگاریا 1908 زاینی، طرابلس لیبیا 1911 زاینی، ئەلبانیا 1913 زاینی. کاریگەری ئەم شکستانە بەهێز و ڕاستەوخۆ بوون لە بەهێزکردنی هیزنی ئەرمانیەت و پاشەکشەکردنی هیزری ئیسلامی. بەڵام لە بەرەی ڕووسی جەنگ لە دژی عوسمانیەکان لە ساڵی 1875 زاینی بۆ هۆی لادانی سوڵتان بەهۆی قەرزداری جەنگ و بەڕێوەبەرایەتی نێودەوڵەتی سەرپەرشتیکردنی بابەتی ئەم قەرزە و کاری دانەوەی کرد. یەکەم تەحەدای مەترسیدار دەرکەوتنی بابەتی سربەخۆی لوبنان بوون لە سەنتەری خەلافەت. چیرۆکەکەم ئەم شێوەیە بوو پێگەی فەڕەنسا و ئینگلیزەکان لە نێوان ماڕۆنیەکان و دروزەکان دابەش ببوو کە بووە هۆی ئاشوبی مەسەبی لە نێوانیان. لە کۆتاییدا سوڵتان دەستی هەڵگرت بۆ دەوڵەتە ئەوروپیەکان کە سیستەمێکی بەڕێوەبەری تایبەت بە جەبەل لوبنان بدات و نەسڕانەکان حکومداری بکەن. بەم شێوەیە لێرە و لەوێ ویلایەتەکانی لەدەست دەدا. بەڵام بەهۆی بزوتنەوەی ناخۆیەکان یاخۆ سەرنجامی جەنگی داگیرکاری لە زەریای هیندی و ئەفغانستانەوە بۆ مەغریب و دوورگەی عەرەبی و میسر و باکووری ئەفریقیا و شام کە لە کۆتاییدا دەوڵەتی عوسمانی کەوتە تەڵەی جەنگی جیهانی یەکەم و 2000 تووشی شکستی گەورە هات پاشان ڕووخا. لە ڕۆی هزریەوە گرنگیەکەی لە گۆڕەپانی سەربازی کەمتر نییە بەهۆی ململانی باڵی فەخی و باڵی فکری و فەلسەفی و شکستی فکری و وشیاری لە جیهانی ئیسلامی زۆر سست بوو. هزری ئیسلامی دەستەوستان بوو لە ڕوبەڕووبوونەوەی پێشهات و پرسە هەنووکێیەکان. لەلایەکی ترەوە تێکگیرانە هزریە ناوخۆیەکان لە نێوان قوتابخانە ئیسلامیەکان بەردەوام بوو بەبێ چارەسەر. دواتر پەنایان بردە بەر فەلسەفەی یۆنانی بۆ دۆزینەوەی چارەسەر. ڕەگ و ڕیشەی ئەم قەیرانانە لە ناوخۆی هزری ئیسلامی سەریان هەڵدەدا کە نەیان دەتوانی ڕاوەی هەندێک دیاردەی سیاسی ڕۆژئاوایی بکات، بە تایبەتی ململانی سیاسەکان لەسەر دەسەڵات کە بووە هۆی دروستبوونی ناکۆکی و بەکارهێنانی خراپی ئاینی ئیسلام لە پێناو پەردەپۆشکردنی پاڵنەنە سیاسەکان، بە تایبەت پاش یاخیبوونی مەعاویە و داگیرکردنی خەلافەت کە بووە هۆی ئەوەی هێدی زانایان لە دەسەڵاتی سیاسی دوورخەنەوە. ئەمەش سەرەتای درزی لە نێوان ئاین و سیاسەت و قورئان و سوڵتان و زانایان کار بەدەستان پێنووس بەدەست و شمشێر بەدەست. ئەم درزە یارمەتی دەربوو بۆ خراپ تێگەشتن لە هەندێک فەرمودە وەک ڕۆژێک دێت قورئان و سوڵتان لێکجا دەبنەوە، ئێوە لە قورئان جیا مەبنەوە. ئەگەر دەسەڵاتداران لەبەر دەرگای زانایان بینران بەم شێوەیە وا کار بۆ دنیاکەت بکە وەک ئەوەی هەرگیز نامری، وەک ئەوەی لەلایەکی باسی قورئان و زانایان و دواڕۆژ و لەلایەکی تر باسی دەسەڵات و دەسەڵاتداران و دنیا دەکات. ئەمەش بەکردار بەرجەستە بوو دوای ئەوەی مەعاویە بەهێز و فێڵ دەستی بەسەر خەلافەت داگرت. سیستەمەکەی بۆ پشتاوپشتی و ستەم گۆڕی کە بۆ هۆی دوورکەوتنەوەی کۆمەڵێک سەرکردە و زانایان وەک سعدی کوڕی ئەبی وەقاس،
ئەبوو موسای عەشعەری، ئەبوو ئەیوبی ئەنساری. بۆ دوورە پارێزی لە سیاسەت ئەمە ژوای لە عەلی کوڕی ئەبوو تاڵیب کرد باسی ئەوانە بکات کە دوورە پەرێزیان لە سیاسەت هەڵبژات و وتی ئەمانە حەقیان شەرمەزار کرد و ناحەقیان سەر نەخست. ئەم دوورکەوتنەوەیە لە سیاسەت بووە هۆی جیاکردنەوەی پلەبەندی نێوان چەمکە یەکەمینەکان، دوانیان دواڕۆژ، زانا و کاربەدەست، عەقڵ و نەقڵ، شەریعەت و یاسا یاخود ئاینی ئاسمانی یاسای زەمینی دەستکرد، دەسەڵاتی ئاسمانی و دەسەڵاتی زەوی، ئاین و نیشتیمان، دواتر جیاکردنەوەی ئیسلام و موسڵمانان. ئەم جیاکردنەوەیە بەردەوام بوو تا زۆربەی ڕەهەندەکانی ژیانی ئاسایی و ئاڵۆزی گرتەوە، چ ڕۆژانەی و چ ئەوەی دوورە. لە کۆتایی دەزانایان ڕوویان کردە پێنووس و مینبەر و بابەتە ڕۆحی و دواڕۆژەکانی ئومەت و پیاوە سیاسەکانیش دەسەڵاتداران بۆ کورسی و دەسەڵات و چەک و کارەبارە دنیایەکان چوون. لەبەر ئەوە لە پاشماوە و کللتوری ئیسلامی پەرتووکی زۆر کەم لەبارەی سیاسەتەوە هەیە، جگە لە هەندێک سەرچاوی دەگمەنی وەک سیاسەت شەریعە، ئیبن تەیمیە، طەرق الحەکەمیە، ئەحکام سوڵتانیە. بەشێکی زۆریش لەو جۆرە کتێبە بەدەستنووس ماونەتەوە بەهۆی مەقەستی سانسۆر یاخود لەبەر ترسی خۆی. پێگەی سیاسەت لە باشترین زانست بۆ پەنادەگرن بەخوا لە شەیتان و سیاسەت دابەزی. لە جیهانی ئیسلامی ئەو ڕێکەوتنەوەی کە پێشتر باسکرا لە نێوان پاپا مۆسۆلینی بەرجەستە بوو. موسڵمانان بە درێژایی ژیانیان بۆ دەسەڵاتداران بوون لە دوای مردنی ڕۆڵی ئاین دێت. لەلایەکی ترەوە لە کاتی بەیەگەشتنی کولتور و ڕۆشنبیری نێوان هەردوو شارستانی ڕۆژئاوایی و ئیسلامی هەروەک نەرید وایە دەبێتە هۆی کارلێکردنی هەردوو کولتورەکە. لە سەرەتادا ڕۆژئاوا سونمەندی یەکەم بوو، ئەمەش شتێکی سروشتیە بە ڕۆژئاوا. لەماناو ناڕۆکی ئالمانیەت ناگۆڕێ کە ئاین ڕەت ناکاتەوە وەک تاکە سەرچاوەش وەری ناگرێت، بەڵام پێچەوانی ڕاستە. واتە ئەم شێوازە بۆ ئیسلام کارێکی ئاسایی نییە. هەر دەستکارێک لە بەرنامە و پرۆگرامی ئیسلامی بکرێ بە زیادکرا و هەژمار دەکرێت، چونکە شریعەتی ئیسلامی هاوبەش قوبوڵ ناکە. ئەمە ژمانەی ئەوە نییە کە کۆمەڵگەی ئیسلامی بنیاتی معریفی و شارستانەکەی داخراوە، بەڵکو دەواازەکانی زانستکراوان تا ئەوەی بەرنامەی ئیسلام دەسی لێ نەدرێ، بەتایبەت لە ماوەی لاوازی معریفی کە جیاکاری لە نێوان ئەوەی زانستی و ئەوەی بەرنمەیە نەدەکرا، هەروەک لە کۆتاییەکانی لاوازی خلافەت و باڵادەستی ئەوروپی. بەم شێوەیەش ئاسانە ڕێزی هەریەک لەمانە بگرن، ئیبن ڕۆشد، ئیبن خەلدون، غەزالی و زۆرێکی تر لەلایەن ڕۆژئاواوە. ئەمەش لەبەر ئەو خزمەتەی کە پێشکەشی مرۆڤایەتیان کردووە و ڕیزبەندکردنی بە عەلمانیەت وەک ڕێزێک، بەڵام باڵادەستی فەلسەفەی یۆنانی بەسەر کولتور و ڕۆشنبیری ئیسلامی واتە شریعەتی ئیسلامی کەم و کوڕی تێدایە و پێویستی بەڕێخستن و تاواکردنە. ئەمەش بە دەقی ئاەت ڕەت کراوەتەوە، وەک ئەوەی خوای گەورە لە ئاەتی 23 سوڕەتی ئالی ئەمران دەفەرمێت: ئایا نابینی ئەو کەسانەی بەشێک لە ئاسمانیان پێدراوە کاتێک بانگ دەکرێن بۆ لای کتێبی خوا تەورات تا فەرمانڕەوایی بکات لە نێوانیاندا، پاشان دەستەیەکیان پشت هەڵدەکەن و لە کاتێکدا ئەوان سەرپێچکردن. لەگەڵ ئەوەش فەلسەفەی یۆنانی و ئەزمموی ڕۆژئاوایی هەر لە سەردەمی عەباسیەکانەوە لە دەرگای کولتور و ڕۆشنبیرەتی ئیسلامیان داوە بە شێوەیەکی بەرفراوان، هەتاوەکو لە پەیامەکانی ئیخوان و سەفا دەبینین دروشتیان ئەوە بوو کە دەیانوت کەی فەلسەفەی یۆنانی و شریعەتی ئیسلامی لەگەڵ یەک ڕێکخران ئەو کات دەگاتە پلەی کامل بوون. بۆ بەڵگەی شریعەت لاوازی و نەزانی تێکەوتووە، بە فەلسەفە نەبێت باگ نابێتەوە. بۆ معتەزیلەکانیش بە هەمان شێوە بوو و زۆری تریش. کارەکان تەنها لەسەر تەوژمە هزریەکان کورد نەکراوەتەوە، بەڵکو بە تەوژمە کۆمەڵایەتی و مەزهەبیەکانیش گەیشت، وەک دروزەکان یاخود سۆفیەکان، وەجیا لەمانەش پشتبەستنی فراوانی جیهانی ئیسلامی بە ئەزمونە ڕۆژئاوایەکان لە لایەکانی تری زانستی و تەکنیکی و سیاسی بەردەوام بوو، بەتایبەت لە ماوەی خلافەت پیاوەپیرەکە بە ڕۆژئاواییکردن بۆ دەرمانی هەموو دەردێکی خلافەت. ناوخۆیی دیاردەی هاوشێوەی ئەو ڕووداوانی کە لە نێوان ئەلمانیەت و لاهوتی لە ئەوروپا ڕوویدا لە جیهانی ئیسلامیش ڕوویاندا. بۆ نمونە لە ساڵی 1737 زاینی ڕێکەوتنێک لە نێوان زانای ئاینی محەممەدی کوڕی عەبدولوەهاب لەگەڵ حەمدی کوڕی سعود ئەنجام درا، لەسەر ئەوەی کە محەممەدی کوڕی عەبدولوەهاب پێشەوای ئاینی بگرێتە ئەستۆ و بن سعودیش سەرۆکایەتی دەوڵەت. بە شێوەیەکی فەرمی ڕێکەوتنەکە هەر بەردەوام بوو، پاش ئەوەی لە ساڵی 1929 زاینی لەلایەن سعودیەوە هەڵوەشەندرایەوە. ئەمەش یەکەم دانپێدانانی خۆڕایی بوو بە حکمی عەلمانیەت و دانینە بەجاکردنەوەی ئاین لە سیاسەتی دەوڵەت. زانایان لە دەسەڵاتداران دەوڵەتی سعودیە لەسەر ئەم بناغەیە دامەزران. کردنەوەی دەرگا داخراوەکان لە دوای ئەمە بۆ بانگەشەی مەترسیدار لەلایەن هەندێک زانای ئاینی کراوە. بۆ نمونە لە میانەی شیکردنەوەی هۆکارەکانی داڕوخانی موسڵمانان کە عەبدوڕەحمان کەواکی پێشکەشی کرد کە تێیدا 86 هۆکاری تۆمار کرد
لە کۆتایی دەدانی نابەوەی شریعەت بۆ هەموو کات و شوێنێک و ڕەگەزە جیاوازەکان شیاو نییە. لە پەرتوکەکەی القوڕا عەرەبچێتی بە ئیسلامەوە بەستۆتەوە، لە هەندێک جار زیادەڕەوی کردووە و دەڵێت عەرەب شیاوترین نەتەوەن بۆ ئەوەی ببنە پێشەنگ. بانگەشەی بۆ پەیڕەوی ئەلمانیەت دەکرد بۆ بەڕێوەبردنی دەوڵەت. محەممەد عەبدە دەڵێت لە ئیسلام دەسەڵاتی ئاینی نییە، تەنها دەسەڵاتی ئامۆژگاریکردن چاک نەبێت بۆ بانگەوازکردن بۆ چاکە و دوورکەوتنەوە لە خراپە. ئەم تێڕوانینە زۆر نزیکن لە تێڕوانینی هەریەکە لە سپۆنزا و ڤۆڵتێر و جیا لەمانەش لەوانە شۆرشیان دژی ئاینی کرد لە ئەوروپا. لەم بارەیەوە شبلی عەسمی دەڵێ بزوتنەوەی چاکسازی ئاینی لە سەدەی 19 کە پیاوە ئاینی ئازادەکان پێشەوایەتیان دەکرد و دژی ئەو شێخ و زانایانەی کە پاڵپشتی دەسەڵاتی ستەمکاری عوسمانیان دەکرد و وەک ئەفغانی و کەواکی و محەممەد عەبدە بۆ بڵاوبوونەوەی ڕەوتە سیاسی هاوچەرخەکان لەدایک بوو، وەک سۆشیاڵیستی و دیموکراسی و ئەلمانیەت. زۆر جار هەمان دوورشمیان بەرز دەکردەوە لە کاتی کودەداکردن دژی ئاینی و وەچەرخانی بۆ ئەلمانیەت لە ئەوروپا. بۆ نمونە کاتێک سەعد زەغلول دروشمی هیلال خاشی لە باوەشگرد بەرز کردەوە، ئەم دروشمەشی لەگەڵ دەوتەوە ئاین بۆ خوا و نیشتیمانیش بۆ هەمووان. وتەیەکیش هەیە دەدرێتە پاڵ محەممەد عەبدە تێیدا هاتووە ئەگەر عەقڵ و نەقڵ تێگیران ئەوە دەگرین کە لەگەڵ عەقڵ دەگونجێ. ئەمانەش نزیکن لە بۆچوونەکانی هو ئایتەهد ئەبوو عەلای مەعەڕی ئیخوان و سەفا ئیبن ڕوشدی گونجاندن خاوەنی وتەی هیچ تێگیرانێک لە نێوان بیر و باوەڕی ئاینی و عەقڵدا نییە، بەڵام لەسەرمانە ئاین بە گوێرەی داخوازەکانی عەقڵ لێک بدەینەوە. لە کۆتاییدا شێخ عەلی عەبدولڕەزاق شێخی ئەزهەر پەرتووکێکی بە ناوی ئیسلام و سیستەمی حکوم دەرکرد. تێیدا ڕەتی کردەوە کە لە ئیسلامدا دەوڵەت بوونی هەبێ، لەبەر ئەوە هەندێک نووسەر دوودڵ نەبوونە لەوەی ئەمانە بە ماسۆنی هەژبان بکەن. دیاردەی هاوشێوەی ئەوەی لە ئەوروپا ڕوویاندا لە نێوان ئاین و نوێگەری لە ناوچەی ئەستەمبوڵ ڕوویاندا. بۆ نمونە چاپخانە ئامرازێکی پێویستە، بەڵام فەتوا درا کە ئەم ئامرازە حرامە، چونکە ئەم ئامرازە بۆ یەکەم جار لەلایەن مەسیحەکانەوە لە لوبنان هات لە ساڵی 1732 زاینی. بەم شێوەیە پیاوانی ئاینی لەبەردەم زۆرێک لە پرۆژە نوێیەکان وەستان. لە کۆتاییدا هەموو کار نمونونەکەی وەک نمونەی ئەوروپایە کە سەرکەوتن بۆ دەستکەوتە زانستیەکانە و پاشەکشە بۆ فەتوای ئاینیەکانە. بۆ بەرجەستەکردنی حکمی هوایتد ئەمە بۆ هۆی دواکەوتن و دوورکەوتنەوە لە واقع. دواتر ئەفەندیەکان یاخود ئەلمانیەتی نوێ لە جیهانی ئیسلامی بوێری ئەوەی پەیدا کرد کە ئاین و پیاوانی ئاینی وەک لەمپەر و ڕێگردا بنێ لە بەردەم پێشکەوتن و نوێگەری. هەر لە سەردەمی خلافەتی عوسمانیەکانیش بەرەبەرە ئەزمونەکانی دوای ویستبالیە ساڵی 1648 زاینی و شۆڕشی فەڕەنسا ساڵی 1789 زاینی هاتە نێو خلافەت لە ڕێخستنی سوپا و ئیدارە و دەستور و تاکۆتایی. و هەروەها تاکۆتایی سەدەی 19 باردۆخ زۆر گۆڕا. چەندین نووسەر و فەرهەنگ نووس و ڕێبازی ئەلمانی لەگەڵ بزوتنەوەی مەشروتیەت دەستوری لە نێو عوسمانی دروست بوو. بەم شێوەیە بانگەوازی و نوێگەری گۆڕانکاری لە دڵی خلافەت هات و بۆ هۆی دروستبوونی بسوتنەوەی جەماوەری سیاسی و دواتر ئایدۆلۆژی بە ناوی عوسمانیەتی لا و تورکیای لا و جوانتورک، وەک لاساییکردنەوەی بەریتانیای لا و ئەڵمانیای لا و ئیتاڵیای لا و. دیارترین کەسایەتیان نامێک کەمال پاشا متحەد الپاشا، زۆر جار ناوی تریان دەوت وەک سوڵتان موڕات. مێژووی دامەزرانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1864 یاخود 1865 زاینی. لە هەندێک سەرچاوی تر دەگەڕێتەوە بۆ ساڵی 1860 یاخود 1859 زاینی. لە سەرەتادا بزوتنەوە چاکسازیەکە لە ناو نەگۆڕەکانی عوسمانیەتدا بوو. هەموو ئەوانەی دەگرتەوە کە چاکسازیان دەویست. لە ساڵی 1876 عوسمانی لاو دروست بوو. هەرزوو گۆڕا بۆ کۆمەڵی نەتەوەی تورکی بە ناوی ئیتیحاد و تەرەقی لەسەر دەستی هەریەک لە ئیبراهیم تیمۆ، محەممەد ڕیشد جەرکیس، دکتۆر عەبدوڵڵا جەودەت، دکتۆر ئیسحاق سکوتلی. لە ساڵی 1889 زاینی بە بۆنەی یادی 100 ساڵەی شۆڕشی فەڕەنسا جاردرا. ڕەگ و ڕیشەی نەتەوەی سیاسی تورکی تۆرانی دەگەڕێتەوە بۆ نیوەی دووەمی سەدەی 19. نکین ئەلب 5 بەرگی تورانی نووسی وەک تیۆری نەتەوەی تورک لە جیاتی شریعەت. چەندین ناوەند و سەنتەر و حیزبی تری ئەلمانی لە سەرانسەری سنووری خلافەت دروست بوو. چەندین ڕۆشنبیری ئەلمانیش لە تورکەکان وەگنەوەی یەکەمی ئەلمانی هەژمار دەکرێن. لەوانە متحەد پاشا، نامێق پاشا، تکلین ئەلب، زیا ئەلب کۆک، ئەنوەر پاشا و هەروەها. یەکەم کۆنگرەی ئیتیحاد و تەرەقی لە ساڵی 1970 لە پاریس بەسترا. ئەحمەد ڕەزابەگ وەک سەرۆک هەڵبژێردرا. چالاکەکانیان فراوان بوو تا ئەوەی کودەتایان کرد و مەشروتیەتی دووەمیان سەپاند لە ساڵی 1970 زاینی. پاش ساڵێک سوڵتان عەبدولحەمید لادرا و
دووریان خستەوە بۆ ساڵانێک. دواتر سیانی ناسرا و ئەنوەر تەڵعات جەمال دەرکەوتن لە حکومڕانی عوسمانی نوێ. چەمکی نەتەوەی تورکی لە جیاتی گەلی عوسمانی بەکارهات. مێژویان دووبارە لەسەر بناغی نەتەوەی تورکی لە جیهانی ئیسلامی داڕشتەوە. ئەوان نیشاندا کە تەیمورلەنگ و هۆلاکە و جەنگیزخان خراپ نەبوون وەک ئەوەی لە فەرەنگی عوسمانەکاندا هاتووە، بەڵکو پاڵەوان بوون لە فەرەنگی تۆرانیەکان. ئاراستی کۆمەڵی ئیتحاد و تەرەقی گۆڕا بۆ بزوتنەوەی تۆرانی لە ساڵی 1930 زایانی بەناوی یینی تۆران واتە تۆرانی نوێ دەستیان کرد بە جێبەجێکردنی ئەزمونە ئەوروپیەکان بە سەرسامی لە دەستور و فرەحیزبی و نامەرکەزی. دەرەنجامی ئەو سەرسامیەش چوونە پاڵ ئەڵمانیا بوو لە جەنگی جیهانی یەکەم. وان دەزانی سەرکەوتوو ئەوە ئەم سەرکێشە بۆ هۆی داگیرکردنی زۆربەی ناوچەکانی دەوڵەتی عوسمانی